سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانە. ئەندەمێکی پەرلەمانی کوردستان داوا دەکات هەرێم تووشی نەهامەتێکی دیکە نەکرێت. دابەشکردنی بەشەوانە و دانانی بەڕێوەبەری و قوتابخانەکان دەکرێت بە یاسا و گۆڕانکاری تیادا دەکرێت. هۆشداری دەدرێت لە دەستگیرکردنی چەندین چالاکی سیاسی و مەدەنی. لە شاری سنە پێکدادان ڕوویدا و کوژرا و بریندار هەیە. دوای وتارێکی بێرنارد هێنری فەیلسوف و بیرمەندی فەڕەنسی لەبارەی ئەوەی کە هەرێمی کوردستان دەتوانێت ببێتە سەرچاوەی وزەی ئەوروپا، عەلی حەمەدساڵح ڕای دەگەێنێت کە هەرێم تووشی نەهامەتێکی دیکە مەکەن. ئەمڕۆ لامیانی دیداری پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە شاری هەولێر بەڕێوەچوو، بێرنارد هێنری لیڤی فەیلسوف و بیرمەندی فەڕەنسی بە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی وت ئێمە لە ئەوروپا کێشەی گەورەی وزەمان هەیە و ئێوە وەک هەرێمی کوردستان چارەسەرن بۆ ئەو کێشەیەمان. لەوڕۆوە عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان پەیامێکی ئاڕاستەی ئەو فەیلسوفە کردووە و دەڵێت تکایە هەرێم تووشی نەهامەتێکی دیکە مەکەن. بڵاوکردنەوەی زانیاری هەڵا گرفتی گەورە بۆ خەڵکی کوردستان دروست دەکات. دەژڵێت ئێستا نیوەی وەزگەکانی بەرهێمێنانی کارەبا کار ناکات بەهۆی نەبوونی گازی سروشتی غازەوە. ئەم زستانە ئەزمەی غازی ماڵان دروست دەبێت، هیچ پلانێکی پەسەندکراو نییە تاوەکو 2030 بەرهەم زیاد بکات بۆ تورکیاش بچێت نەک بۆ ئەوروپا. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت پرۆژە یاسای پەروەردە سبەی خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێت و دواتر پەسەند دەکرێت. گوڵستان باقی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕایگەاند بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە پەرلەمانی کوردستان بەردەوامین لە خوێندنەوەی دووەم و تا ئێستا 168 مادە خوێندنەوەی بۆ کراوە کە خۆی 182 مادەیە و سبەی خوێندنەوەی دووەمی تەواو دەبێت و دواتر دەخرێتە دەنگدان و پەسەند دەکرێت. وتیشی چەندین گۆڕانکاری تێدا دەکرێت کە بە یاسا ڕێکخراوە. بۆ نمونە ئەوانەی دزە بە پرسیاری وەزارەت دەکەن سزایان بۆ دانراوە کە 3 ساڵ زیندانی دەکرێت و هەروەها ڕێزگرتن لە قوتابی کە چۆن مامۆستا وا بکات ژینگەیەکی گونجە و بڕەخسێنێت و قوتابی بەردەوام بێت لە خوێندن و بەرامبەریش ڕێزێکی زۆر لە مامۆستا بگرێت. قوتابخانە حکوومیەکان بە چ شێوازێک بەردەوام بن بۆیە پێشتر ڕێونوێنی بوو ئێستا دەبێتە یاسا. دەژڵێت جگەلەوە لەو یاسایەدا باسی ئەوەش کراوە کە بەڕێوەبەر چۆن دابنرێت و لەسەر چ پێوەرێک بێت و بە شەوانەکان بۆ هەر خاوەن بڕوانامەیەک چۆن دابنرێت و چۆن بەسەر مامۆستایاندا دابەش بکرێت. ئەوانە هەمووی دیاری کراوە بۆ ئەوەی میلاک ڕێک بخرێت چونکە هەندێک کەم وانە دەڵێنەوە و هەندێکیش زۆر. هەموو ئەمانە دەکرێتە یاسا. حکوومەتی عێراق هەوڵی دەرکردنی هێزە ئەمنی و سەربازیەکانی هەرێم لە خانەقین دەدات. بەڕێوەبەری گشتی پۆلیسی گەرمیانیش زانیاری لەو بارەوە ئاشکرا دەکات. ئەو هێزە ئەمنی و سەربازیانی سەر بە حکوومەتی هەرێمن و بنکە و بارگاکانیان لە قەزای خانەقین هەیە بریتین لە هێزێکی پێشمەرگا کە بارگاکان لە نزیک بەنداوی ئەڵوەنە لەگەڵ ئاسایشی خانەقین کە بارگاکان لە ناو شارەکەدایە و سەر بە ئاسایشی گەرمیانە. هەروەها بەشی پۆلیسی خانەقین و سەریەیەکی پۆلیس کە سەر بە بەڕێوەبەرەتی پۆلیسی گەرمیانە. لەو بارەوە ئەمید محەممەد فایق بەڕێوەبەری گشتی پۆلیسی گەرمیان ڕایگەاندووە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیالە هێزەکانی پۆلیسی سەر بە ئێمەیان لە خانەقین ئاگادار کردوێتەوە بۆ جێهێشتنی قەزاکە. لە کاتێکدا هێزەکانمان ڕۆڵێکی گرنگیان لە پاراستنی ئەمنیەتی خانەقیندا هەیە، بەڵام ئێمە داواکەمان ڕەتکردەوە. بەڕێوەبەری پۆلیسی گەرمیان ئەوەشی ئاشکرا کردووە سەرۆکایەتی کۆمار و وەزارەتی بەرگری عێراق لەسەر ئەو پرسە هاتوونەتە سەرخەت و دەزوەردانیان کردووە. لە ئێستادا بڕیارەکەی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیالە بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە. بەجۆری راپۆرتە ناوخۆی و دەرەکیەکانی مافی مرۆڤ لە ساتی دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەزاران کەس لە سەردەستی هێزە ئەمنیەکان دەستگیرکراون و سەدان کەسیش گیانیان لەدەستداوە. ئەمریکاش هاتە دەنگ و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە دەڵێت
بەڵێن بێت لێپرسینەوە لەگەڵ هەموو ئەوانەدا بکەین کە دژایەتی ماف و ئازادیەکانی خەڵکی ئێران دەکەن و ئازادی گردبوونەوەی ئاشتیانیان لێزەوت دەکەن. ئەو ڕێکخراوانی بۆری مەفەکانی مرۆڤ لەوانە کۆمیتەی بە دووادەچوون بۆ دۆخی کەسانی دەست بەسەرکرا و لە ئێران ئاشکرای کرد لە کاتی ناڕەزاییە جەماوەریەکاندا کە سەر تاسەری ئێرانی گرتووەتەوە زیاتر لە 300 چالاکی سیاسی مەدەنی و خوێندکار و لە هەمان کاتدا زیاتر لە 100 خوێندکاری زانکۆش دەست بەسەرکراون. جگەلەوەش زیاتر لە 150 کەسیش لەسەر دەستی هێزە ئەمنیەکان لەسەر تاسەری ئێراندا کوژراون. هاوکات ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو کە گرنگی بە دیکۆمنتکردنی پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان دەدات لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ داوە لە ماوەی ڕابردوودا 18 هاوڵاتی لە شارە کوردیەکانی ئێران لەسەر دەستی هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتە کوژراون و زیاتر لە 2000 هاوڵاتی کوردیش لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ناڕەزاییەکانەوە دەستگیرکراون کە ناسنامەی 400 کەسیان لەلایەن ڕێکخراوەکانەوە ناسراوەتەوە. ئەمڕۆ لە ئێران و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایی بەردەوام بوو. لە هەندێک لە پارێزگاکانیش ڕوبەڕووبوونەوە لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکاندا دروست بوو. هێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ تەقەیان لە خۆپیشاندەران کردووە. سەرچاوێکیش دەڵێت گەنجانی سنە تووڕەن و بڕیاریان داوە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی ئێران ببنەوە و کۆتایی بە ناڕازیەکانیان نەهێنن. دوێنێ وەزارەتی دادی ئێران دووە راپۆرتی خۆی لەبارەی شێوازی کوژرانی ژینە ئەمینی بڵاو کردەوە و کوردانی ڕۆژهەڵاتیش باز لەوە دەکەن. وەزارەتی داد بە سیناریۆیەک هەوڵی داوە هێزەکانی پۆلیس لە کوژرانی ژینە بێبەری بکات. لەو ڕۆژەوە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتن تیایدا ڕاگەندرا و لە شاری سنەش خۆپیشاندانی فراوان ئەنجامدرا. سەرچاوێکی ئاگادار لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شارپرێسی ڕاگەاند بە شێوەیەکی فراوان گەنجانی سنە لەسەر شەقامەکان و بڕیاریان داوە دژی بڕیارەکەی وەزارەتی داد و ئەو تونند و تیژیانی دژی خەڵکی ئێران و کوردانی ڕۆژهەڵات لە ناوخۆ دەرەوەی ئێران دەکرێت بەردەوام بن. بەوتەی سەرچاوەکە لە کاتی وتنەوەی چەند ڕوشمێک دژی گەورە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران هێزە ئەمنیەکان بەتەقە ڕوبەڕووی گەنجانی سنە بوونەتەوە و ئەوەی هەیە و زانراوە 3 لە گەنجان بە فیشەکی هێزە ئەمنیەکان گیانیان لەدەستداوە. سەرچاوە ئاگادارەکەی شارپرێز ئەوەشی ئاشکرا کردووە سنەیەکان جەختیان کردوتەوە خۆپیشاندان و مانگرتنەکانیان کۆتایی پێنەهێن و بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان ببنەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەر بن.